باشە کاکبیر هەنێک کەس هەبینین کە جسمیان بە تەواوەتی شێواوە تەنها بەشێکی جستیان زۆر گەورە بووە ئەوە هەر هۆرمۆناتە یان دەرزی و موادی دیکێ کە بەکارێنن ئەوە ئەکرێت چەند هۆکارێک هەوێ بۆ ئەوشتا کەسانێکمان هەیە بۆنە لەوانێت تەمرین بەس بە یەک ماسوولکە بکەن حەسکەن بەس ئەو شوێنیان گەورە بێت ئێتێکە کاتێ مقارنەیەکی بە بەشەکانێکی لەشی جیاوازێکی زۆر هەیە جا ئێمە چکە چاوان بۆ شتانە ڕانە هاتۆ کوشتێکی سەیری بینین و هەنێ جاریش هەیە ینی کەسەکە تەمرین بە هەموو شوێنەکانی لەشیەکە بەڵام جگە لە هۆرمۆن مادێکی کە بەکارێ سنتۆڵی پێڵن سنتۆڵەکە چییە؟ ڕۆنە لە ڕێگەی سرنجەوە ئەیەن لەو شوێنی کە یانەیە گەورە بێ ئیتر ڕۆنەکە خۆی چکە تەنێکی نامۆیە بەلەش ئەمێنێتەوە لەو شوێنەیە ئەمانەوەکەی ئەبێتە هۆی کە ئەو شوێنە گەورەتر بێ و لەگەڵیشیا مەناعی لەشمان وەڵامانەوەی هەیە بۆی شوێنەکە ئیلتیهابەکە ئاوسێ ئەوەی تر گەورە ئەبێت ینی ئەو ڤیددیوانی کە ئەیبینیت شەرنیە مەسەلەکە هەر هۆرمۆن بوو بێ ئەکری ئەو شتانەش بەکارات بێ لەگەڵی ئەو دەرزێک کە باست کرد ناچێتە ژێر پێستەوە ژێر پێستە ئەمێنێتەوە لەش بەشێکی کەمی هەڵەمژێت بەڵام زۆرینی هەر ئەمێنێتەوە لێستا لارێمی کوردستان ئەو دەرزیە گەنجان زۆر بەکارێنن ئاشنایی بوون بۆ خۆیە من ناتوانم پێ بڵم زۆر بەکارەیە کەم چکە داتایەکەم بەدەسەوە نییە بەس تاکوتەرا ئەیبینینە ینی هەنە جار هەیە کە سەیری کەسێکەکەی وازە حەپەوەی کە ئەم شتانی کە بەکارێناوە هەر هۆرمۆن نەبوو